کتێب پەیوەندی رووسیا و ئەمریکا نووسینی عەباس کاردان وەرگێڕانی ئەرسەلان حەسەن لە بڵاوکراوەکانی دەستگای ئایدیا بۆ فکر و لێکۆڵینەوە. بە کۆتایی هاتنی جەنگی سارد هەردوو وڵاتی رووسیا و ئەمریکا پەیوەندی تازەیان دەست پێ کردەوە کە هەرچەندە بەردەوام نەبوو بەڵام هەردوو وڵات هەوڵیاندا بەر بە دروستبوونی گرژی و ئاڵۆزیەکان بگرن. ئەمریکا هەوڵیدا بۆ شایی جیۆپۆلیتیکی بەهۆی ڕوخانیەکێتی زۆفێت پڕ بکاتەوە و بە ئاقاری ئامانج و بەرژەوەندیە نیشتیمانەکانی خۆی لە ڕێگەی جیاجیاوە یارمەتی ڕکابەری پێشووی بدات تا بارودۆخی ئەو وڵاتە لە کۆنتڕۆڵ دەرنەچێت. لە ساڵی 2001 بەڕوودانی پەلاماری تیرۆریستی 11 سێپتەمبەر بۆ سەر ئەمریکا ئەو ڕەوتە چوە دۆخێکی تازەوە و دوای ئەوە هەرچەندە سەرەتا هاوکاری فراوان لە نێوان هەردوو وڵاتدا هەبوو بەڵام بەهۆی بەهێزبوونی رووسیاوە ناکۆکی و کێشەش بوونێکی بەردەوامی هەبوو.